سعیدی معینی کە لە ناو بنەماڵەکەیدا بە خانە ناسرا بوو، ساڵی 1330 هەتاوی لە شاری مهاباد لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە فێرگەی سعدی و ناوەندی لە خوێندگەی محەممەد ڕەزاشا تەواو کردووە. ساڵی 1349 هەتاوی دیپلۆمی ڕاضی وەرگرتووە. خانە گەرما و گەرم درێژەی بە خوێندن دەدات و لە تاقیگەی زانکۆی تاران لە بەشی ئاماردا سەرکەوتوانە وەردەگیرێت و خەریکی خوێندن دەبێت. بەڵام لە ڕاستیدا ئەوەندەی کە ئەو ئەویندارانە دڵی بە خوێندن گەرم کرد بوو، لە بارەگای مێشکیشدا 100 ئەوەندە گرێدراوی خەباتێک بوو کە بکرێ و بتوانرێت دەستی ستەم لەسەر ژیانی هەژاران و زەحمەتکێشان کورت بکاتەوە. هەر بۆیە خانەی معینی ئەگەرچی لە شاری تاران لە ماڵی براکەی دەژیە، بەڵام زۆر بەنهێنی لەگەڵ هاوڕێیان و هاوبیرانی خۆی لە خەباتێکی گەرم و گوڕدا بوو. زۆری پێنەچوو بەهاری ساڵی 1353 هەتاوی لە پارکی خوێندکارانی زانکۆی تاران هێرشی کرایە سەر و لەلایەن کومیتەیەکی سەربەساواک کە بە کومیتەی دژ بە خراپکاران ناونرابوو گیرە. هەرە ڕۆژە هێنایانەوە ماڵی براکەی و ماڵەکەیان پشکنی، بەڵام ئەگەرچی هیچ بەڵگەیەکیان لێ نەدۆزیەوە، ماوەی 8 مانگ بێسەر و شۆن و بردیان و بەبێ هەواڵ هێشتیانەوە. بە دوواداچوونی بنەماڵە و گەڕان بە شوێن خانەدا هیچ ئاکامێکی لێ نەکەوتەوە و نەیان توانی لەمان و نەمانی دڵنیا بن. ئاخر سەر یەکێک لە ناسیاوانی بنەماڵەکەیان بە ناوی دکتۆر مستەفا کە پسپۆڕێکی بەشی دڵبوو لە پلەی سەرهەنگیدا بە بۆنەی یەکێک لە نەخۆشەکانی کە ئەفسەرێکی پایە بەرزی پۆلیس دەبێت، شوێنی بەند و زیندانەکەی خانە دەبینێتەوە کە دوایی دەرکەوت ئەم پێڕاگەیاندنە خۆی چەشنەدا و تەڵەیەک دەبێت کە بەنیازی دۆزینەوەی یارانی سیاسی خانەن لەسەر ڕێی بنەماڵەکەیاندا دایان ناون. کاتێک خانە دێنن بۆ لای دایک و خوشکی بە دارمەیت هەڵی دەگرن، چونکو خۆی نەیتوانیوە بە پێی خۆی بێت بۆ لای دایکی. خانە لە ژێر ئەشکەنجە و لێدان توانی سەربڵیندانە خۆ بپارێزێت، بەڵام ساواگ ناتوانێت لە زمانی خانە و لە ڕێی هاتوچۆی بنەماڵەکەیدا هەوداموویەک بدۆزنەوە. هەر بۆیە ماوەی 3 ساڵ و نیو لە ژێر ئازار و ئەشکەنجەدا دەمێنێتەوە بەبێ ئەوەی کە هیچ جۆرە نهێنیەک بدرکێنێت. ئاخر سەر لە خەرمانانی ساڵی 1356 هەتاوی بەبێ ئەوەی کە تاوانێک و ئەستۆ بگرێت وەک کەسێکی بێتاوان لە ڕوانگەی ساواکەوە لە زیندان ڕزگاری دەبێت و دەگەڕێتەوە شاری مهاباد. دوای ماوەیەک دەست دەکاتەوە بە خوێندن لە زانکۆی تاران، لە بەشی ئاماردا پلەی لیسانسی وەردەگرێت و دیسان دەگەڕێتەوە مهاباد. گەڕانەوەی خانە بۆ مهاباد بەرنامەیەکی تەواو تازەتر دەبێت بۆ دیتنی دەورەیەکی ئەمەلی لە کاری خەبات و پێشمەرگایەتی. سەرەتای گوڵانی ساڵی 1357 هەتاوی ڕەوانەی ناوچە ئازادکراوەکانی باشووری کوردستان دەکرێت و دەبێتە هاوسەنگەری دەستەیەک لە پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان. خانە لە نێو ئەو پێشمەرگانەدا بە مامۆستا قادر دەناسرێت. پێشمەرگەکان هەر زوو چاو و دڵیان بە مامۆستا قادر دەکرێتەوە و لە ئەندازە بەدەر خۆشیان دەوێت و خۆیان بە بەختەوەر دەزانن کە کەسێکی ڕووناکبیر و تێکۆشەری وەکو ئەو بووەتە هاوسەنگەریان. دواتریش کە بۆیان دەردەکەوێت، خانە لە بنەماڵەی معینی شاری مەهابادە و برای شەهیدان سولەیمان و عەبدوڵڵای معینیە 100 ئەوەندەی تر ڕێز و خۆشەویستی لایەن زیاد دەکات. خانە بەردەوام باسی خۆراگری و قارەمانی لاوە تێکۆشەرەکانی نێو زیندانەکانی ڕژیمی شا بۆ پێشمەرگەکان دەژێڕێتەوە و باسی ئەزمموی چەکدارانەی ساڵەکانی 46 و 47 تێکۆشانی ڕێکخراوەی چریکە فدایەکانی ئێران لە ئێرانیان بۆ دەکات. لەو دەمەدا ئەحمەد فەتحوڵڵا فەرماندەی ئەو دەستە پێشمەرگەیە دەبێت. ئەحمەد فەتحوڵڵا
پێشمەرگەیەکی گەنج و کارامە و لێهاتوو بوو. ئەو کە دەیزانی هەردەم ترسی هێرشی لە ناکاوی هێزەکانی ڕژیمی بەحسیان لەسرە، زۆر بۆ خانە بەپەرۆژ بوو. بەردەوام لەگەڵ ڕابەر و سەرکردەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە نامەنووسین و وتوێژدا بوو کە جێ و ڕێیەکی ئارامتر و لەبارتر بۆ خانە دیاری بکەن و چی دیکە وەک هەر پێشمەرگەیەکی ئاسایی لە هاتوو چۆ و ناڕەحەتیدا نەبێت. ئەحمەد فەتحوڵڵا زۆر جار لای پێشمەرگەکان کوتبووی: من دەزانم مانەوەی مامۆستا قادر لای ئێمە چه هێز و تین و پشتیوانیە کە بۆ ئێمە، بەڵام من لەوە نیگەرانم کە ئەم کەسە ڕووناکبیر و تێکۆشەرە پاش ساڵها زیندان و ئەشکەنجە لە پەنابەردێکدا شەهید بێت و لەدەست بچێت. جیالەوە ئەم دوو برا قارەمانەی چەند ساڵەوە پێش شەهید بوون، داخێکی گەورە دەبێت سۆیەکی دیکە بکەوێتە برینی ئەو بنەماڵە تێکۆشەرە. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 31 جۆزەردانی ساڵی 1357 ئەتاوی بەر لەوەی گزنگ بدات، خانە لەگەڵ 17 پێشمەرگە بۆ ئەنجامدانی کارێک دەستنە گوندی دڕی لای ماوەد نان دەخۆن و پشوو دەدەن. کاتێک خۆر هەڵدێت، پێشمەرگەکان هەز بە جم و جۆڵی سەربازەکانی ڕژیمی بەعز دەکەن. دەمە و دەست خۆ کۆ دەکەنەوە و هەوڵ دەدەن هەر چۆنێک بێت خۆ دەرباز بکەن و نەکەونە شەڕێکی نابەرابەرەوە. بەڵام ڕژیم بەهێزێکی گەورەی پڕچەکەوە چوار دەوریان دەگرێت و لە چەندین لاوە هێرش دەکاتە سەریان. ئەحمەد فەتحوڵڵا کە زۆر شارەزای دەوروبەرەکە دەبێت، زوو بە پێشمەرگەکان ڕادەگەیەنێت کام ڕێگا بۆ خۆ دەربازکردن لەبارترە. ئیدی پێشمەرگەکان بەدەم هەوڵدان بۆ شکاندنی ئابڵۆقەی دوژمن و خۆ دەربازکردن شەڕێکی سەخت و قارەمانانە دەکەن کە نزیکەی 6 سەعات دەخایەنێت. لە ئەنجامدا 6 پێشمەرگە شەهید دەبن و 4 پێشمەرگەش بەدیلی دەگیرێن و پێشمەرگەکانی دیکەش هەندێکان خۆ دەرباز دەکەن و ئەوانی دیکەش لە پەنا و پاسێرێکدا خۆ حەشار دەدەن تا تاریک دادێت. خانە و ئەحمەد فەتحوڵڵا دوان لە شەهیدەکانی ئەو داستانە قارەمانانەیە دەبن و دڵی پڕ لە ئومێدی کاکخانە ڕادەوەستێت. ئیتر ئومێدی کاکخانە بۆ ڕزگاری چینی چەوساوە و زوڵم لێکراوی گەلەکەمان لە ژێر بەردێکی چیای کوردستان ژێرگەڵ دەکرێت. دەمە و عەسری ئەو ڕۆژە هێزەکەی دوژمن لە ترسی ئەوەی کە شەویان بەسەردانەیەت و پێشمەرگەی ناوچەکانی دیکە بەهانای هاوڕەکانیانەوە نەیەن، بە پەلا پاشەکشە دەکەن و خەڵکی قارەمانی گوندی دڕی بە دڵی پڕ لە قوڵپی گریانەوە دەچن تەرمی پێشمەرگەکان دەبەنەوە گوندەکە و لەو پەڕی پەژارە و خەم ئەسپەردە بە خاکیان دەکەن. تەرمی کاکخانە دەبەنە گوندی ماوەت و لەو گوندە دەنێژرێت. یادی خانە و هەموو جام بەخت کردوانی کۆمەڵە و بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کوردستان بەرز و بەڕێز بێت. بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی سڵاوم کاتە و هەموو کاتێکتان باش. زیاتر لە 3 دەیەیە لە 31 جۆزەردان ڕۆژی گیانبەکردنی کاک سەعیدی ماینی ناسراو بە کاکخانە یەکەمین گیانبەکردی کۆمەڵە کە لەلایەن کۆمەڵەوە وەکو ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ناسراوە. پێشمەرگەی کۆمەڵە تاکێکی بە بیر و باوەڕ ئازادی خواز و پشتیوانی خەڵکی چەوساو و هەژاری کوردستانە کە بۆ پشتیوانیکردن لە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە هیچ فیداکاریەک درێغی نەکردووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەیان حەماسە و فیداکاری گەورەیان لە دژی داگیرکەرانی کوردستان خوڵقاندووە و مێژوویەکی پڕ لە سەروەری و هەوڵ و تێکۆشانی شۆڕژگێڕانەی لە پێناو و دیهێنانی مافراوەکانی خەڵکی کوردستان تۆمار کردووە. ئێستاکەوت بە نزیکبوونەوە لە 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە دەچینە لای ژمارەیەک لە کادر و ئەندام و پێشمەرگەکانی کۆمەڵە کە هەوڵ دەین لە ڕێگەی ئەوانەوە تیژ بخەینە سەر تایبەتمەندیەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵمان بن. ئەکرێت پێناسەیەک لە پێشمەرگەی کۆمەڵەمان بۆ بکەیت و پێشمەرگەی کۆمەڵە خاوەن چ تایبەتمەندیەکەم؟ وێڕای سپاس لە هاتنتان و زەحمەتی ئێوە. منیش پێشەکی سڵام هەیە بۆ
سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵە و تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و هەروە ئەم ڕۆژە لە هەموو تێکۆشەرێکی کۆمەڵە پیرۆزباییەکە. پێناسەی کۆمەڵە وەکو هێزێکی چەکدار وەکو هێزێکی سیاسی بۆ خەڵکی کورد ئاشکرایە و یەکێ لە هەرە پێناسە سەرەکیەکانی دڵسۆزی و خەمخۆری خەڵکە و وەکو ئامۆزگارانێکی سیاسی وەکو ڕێنوێنێلێکی تایبەت کە بوویان لە وەخت جیالەوە کە فیداکاری و قارەمانەتی و لە خۆبردووی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستانە حاشا هەڵنەگرە و هەموو کۆمەڵانی خەڵک بەو پێناسەوە پێشمەرگەی کۆمەڵە ئەناسن و زۆر قارەمانەتی و زۆر فیداکاریان لێتیوە، بەڵام جیاواز لەوانە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزێکی سیاسی هێزێکی خەمخۆر و هێزێکی ڕێنوێنیکەری کۆمەڵانی خەڵک بوو کەمترین و بچکترین داخوازیان بوو کەمترین نیگەرانی و ناڕەحەتیان هەمیشە بەشدار بوو لە نەخۆشیەکانیانە لە ڕێنوێنیەکانیانە لە دانانی مەدرسەکانە لە فێرگەکانە تایبەتمەندی کۆمەڵە ئەگەر بێت و دانە بەدانە ئێمە باسیکەین ئەتوانم بژم سەدان و سەدان تایبەتمەندی جیاوازی هەیە پێشمەرگەی کۆمەڵە و ئەو خصوصیاتە تایبەتە بوو کە هێزی پێشمەرگەی کۆمەڵی وەکو خۆشەویستی ناو کۆمەڵانی خەڵک لە ساڵانێکا کە فعالیەتی عەلەنی بوو ناساند و خۆشبەختانە ئەو پێناسیشی شوەک شانازیەک بوو کۆمەڵە و ئەو هاوڕێیانی کە لە ڕێبازی کۆمەڵا خەباتەکەن هەرماوەتەوە و شێگەی شانازیە و واقعیەتی هەیە کە لە کوردستانە ئەوانە بە هیچ سەخت و زۆرێک و فشارێکی دیکتاتۆرەکانیش پاک نابێت و لای ئێوە سیوێکی جۆزەدان وە بیرهێنەرەوەی چییە؟ سیوێکی جۆزەدان بەداخەوە ڕۆژێکە کە یەکێ لە ڕابەرانی کۆمەڵە کاک سەعیدی معینی کاکخانی معینی کە بوو دەستپێکی خەباتی چەکداری خۆی ئامادە ئەکرد و قۆناغی شۆڕشی ئەران دەسی پێ ئەکرد بەداخێکی کرانەوە ئەو هاوڕێیە شەهید بوو و خەسارێکی گەورەیە لە دەرەجەی ئەوڵا لە ڕەهبەری کۆمەڵە. لە دواترە وەبیرهێنەرەوەی ئەو هەموو فیداکاری برسێتی ماندووبوونە و لە خۆبردوویی هێزی پێشمەرگەی کۆمەڵەیە کە لە هیچ ئاستەنگێک و لە هیچ بربەستێکی خەباتە نەیانتوانی چۆکی پێدا بدەن و پێم وایە ئەوە مایەیەکە ئەوە دەستکەوتێکە کە هەتایە بوو کۆمەڵە و بوو پێشمەرگەی کۆمەڵە هەر ئەمێنێتەوە و بیرهێنەرەوەی قبوڵی سەختیەکانە و بیرهێنەرەوەی فیداکاری و لە خۆبردوویە و بیرهێنەرەوەی وەفاداریە بە خەڵک و کۆمەڵانی خەڵک و بیرهێنەرەوەی جەسارەت و فیداکاری بێوێنەیە لە سەختترین شرایەتی خەبات و مبارزەی خەڵکی کوردە کوردستانی ئێران و هەروەها سەرسەختی و کۆڵنەدانی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە ئەسەلمێنێ کە ئەو هێزە هێزێکی تەیارە بە بیر و باوەڕێکی ئازادی خوازانە و لە بەرابەری دوژمنانی گەلی کووردا نەتەنها تا ئەو پەڕی فیداکاریەکە تا ئەو پەڕی گیانبازیەکە ڕێنوێنە لە خەباتەکانی تریش وەکو خەباتی ژنان خەباتی مەدەنی خەباتی کۆمەڵایەتی و لە عین حاڵا خۆی هیچ وەخت بە هێزێکی باڵادەست و یا هێزێکی ساحێوە قودرەت نەناسان و هەمیشە و دایم یەکێ لە پێناسەکانی یا یەکێک لە بەرجەستەترین کارەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە بۆ کە ئیعتماد بە نەفس بۆ خەڵک بگێڕێتەوە خەڵک فێری ئەوە بکاکە ئەوانی شایستەی هەر جۆرە ئازادی و خەباتێکن و لەو پێناوەیشا گەورەترین فیداکاری کردووە باشترین ڕەهبەرانی شەهید بووە باشترین هاوڕێیان لەو مەسیرا و لەو ڕێبازەدا گیانی خۆیانیان لەدەستداوە و بۆیە لێرە ڕێزگرتن لە پێشمەرگەی کۆمەڵە لەو ڕۆژە پیرۆزە بە نەزەری من ڕێزگرتنە لە خەباتی چەندین ساڵەی پێشمەرگەی کۆمەڵە لە فیداکاریەکانیان لە زەحمەت و ماندووبوونێکی بە درێژایی 30 و چەند ساڵە لە ڕژیمی جمهوری ئیسلامیە پێشمەرگەی کۆمەڵە هەر بەردەوام و پابەرجا خەریکی و ئەرکەی خۆیەتی و هیوادارم ئەم هێزە بە پشتیوانی خەڵکی کوردستان و بە پشتیوانی شۆڕژگێڕان لە کوردستان بگاتە دوا مەنزڵی خۆی و سەرکەوتنی ئاخری بەدەستبێت. زۆر سپاس.
کۆمەڵە هەر لە سەرەتای دامەزراندنەوە یەکێک بۆ لەو حیزبە سیاسیانەی کە بەردەوام گرنگیدان بە کاری سیاسی، مەدەنی، ڕێکخراوەیی و پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، ئەنجومەنەکان و دەیان کاری دیکە لە ئاستی کۆمەڵگای مەدەنی و سیاسی لە دەستوری کاریدا بۆ و ئێستاکەش ئەوە وەک یەکێک لە پێناسەکانی کۆمەڵە دەناسرێتەوە. وەک بۆ خۆتان نەزانن هێزی پێشمەرگەی کۆمەڵە خاوەن خصوصیات و تایبەتمەندی زۆرە. ئەکرێت بەڕێستان باسێکی کورد لەو خصوصیات و تایبەتمەندیان هێزی پێشمەرگەی کۆمەڵمان بۆ بکەن؟ بەڵێ من سەرەتا پێم خۆشە پیرۆزبایی سیوەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە سەرجەم پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە ئەو کاتەی کە لە سەنگەر و بەرەکانی شەڕدا بەشداریان لە خەباتی شۆڕژگێڕانەی کوردستاندا کردووە و ئەو کەسانی کە ئازترین ڕۆڵە و کەسوکاریان لەو پێناوەدا لەدەستداوە. هەروەکە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئاگادارن لە سەرەتای هاتن ئارای هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەوڵی داوەکە بە شێوەیەکی دادپەروەرانە، بە شێوەیەکی عەداڵەت خوازانە، بە شێوەیەکی ئەکتیڤ و سەردەمیانە مامەڵە لەگەڵ پرسە سیاسی کۆمەڵایەتی و کەلتوریەکانی سەردەمی خۆیدا بکە. یەکێک لە خصوصیاتە بارز و مشخصەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە ئەوە بوو کە بەرەنگاری و دفاعی لە دەستکەوتەکانی شۆڕشی ساڵی 57 گەلانی ئێران بەتایبەت لە کوردستان کرد کە وەکو هێزێکی خەباتکار و شۆڕژگێڕ هاتە گۆڕەپانی سیاسی کوردستان. دفاع و بەرەنگاری لە خەڵکی هەژار و بەژمەینەتی کوردستان و توێژی کرێکار، ژنان، مامۆستایان و باقی توێژەکانی کۆمەلگای کوردستان وەکو ئەسڵ و سیاسەتێک لە پێناو بەسەرکەوتن گەیاندنی ئامانجەکانی شۆڕش ڕەچاوی کردووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەر لە سەردەمی یەکەمدا یا ساڵەکانی یەکەمی دەست بەکاربوونی وەکو هێزێکی خەباتکار دەستی هەبووە لە ئاوەدانکردنەوەی کوردستان، دەستی هەبووە لە دانانی NGO ڕێکخراوای ناحکومی، دەستی هەبووە لە پرۆژەگەلی ئاوەدانکردنەوە لە ناوچە جیاجیەکانی کوردستان کە ئێستاش نمونە و یادگاریەکانی لە مێژووی خەڵکی کوردستاندا تۆمار کراوە و ئێستاش ئەبوونی هەیە. ئەوە ئێمە ئەبینین کە لە بارودۆخی دووهەمدا یا سەردەمی دووهەمی خۆیدا بەهۆی ئەو کوشار و بەهۆی ئەو هێرشەی کە هێزەکانی کۆماری ئیسلامی لە 28 گەلاوێژدا کردیان سەر خەڵکی کوردستان، هێزی پێشمەرگەی کۆمەڵە ناچەر کرا کە ڕوو لە شاقەکانی کوردستان بکە. لەو بارودۆخە دژوارشدا هەردەم ڕەشاوکەری عەداڵەتی کۆمەڵایەتی بووە، هەردەم خوازیاری ئازادی کۆمەڵانی خەڵکی کوردستان بووە، هەردەم خوازیاری بەرابەری مافی ژنان و پیاوان بووە وەکو ئەسڵ و سیاسەتێک. لەوەها بارودۆخێکی دژواریشدا ئەگەر ئەسیرێک کرابێت، ئەگەر دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە بەرەکانی شەڕدا لەلایەن هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە ئەسیر کرابێت، وەکیلی بۆ گیراوە، پارێزەری بووە، هەیئەت مونسەفەیەک بووە، قازیەک بووە، بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵە لەگەڵ ئەو کەیسانەت کراوە. ئەوەی کە مێژوو پێمان ئەڵێت کاکستێقی کەماگەر یەکێک لە پارێزەری دەست و پەیوەندەکانی ڕژیم بووە لە دادگاکانی کۆمەڵەدا. بەڵام لە مانگەکانی ڕابردوودا ئێمە بینیمان هێرشێکی ژاراوی و تەبلیغاتی دژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەلایەن دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد و لە تارانی پایتەخت هاتە ئاراوە کە گوایە هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەستیە بووە لە کارە تێروریستیەکەی ڕابردووی شاری مەهاباددا. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هیچ هەلو مەرجێکدا نەباوەڕی بە تیرۆر بووە، نەباوەڕی بە تۆقاندن بووە، نە کارێکی دژە مرۆڤانەی ئەنجام داوە، ئەوەیش کە ئەنجامی داوە لە پێناو بەرەنگاریەکی مەشروعی خۆیدا بووە کە بەرەنگاری بکات لە دەستکەوتەکانی، بەرەنگاری بکات لە گیان و ماڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئێستاشی لەگەڵ بێت. ئێمە وەکو ئەسڵ و سیاسەتی حیزبیمان هەردەم هەوڵمان داوەکە بە شێوەیەکی سەردەمیانە مامەڵە لەگەڵ هەر چەشنە کردەوەیەکی هەر پرسێکی سیاسی کۆمەڵایەتی کللتوری سەردەمی کوردستان بکەین. ئەرکی لاوانی شۆڕژگێڕی کوردستان کە خوازیاری ئازادی و بەرابەری ڕزگاری کوردستانن لەم سەردەمەدا چییە و ئەوان چۆن نتوانن بە کۆمەڵە و ڕێبازی کۆمەڵە خزمەت بکەن؟ بەڵێ دیارە هەروەکە بەڕێز و بینەرانی خۆشەویستیش ئاگادارین کۆماری ئیسلامی لە سەرەتای پێکهاتنیەوە بە چاوێکی ئەمنیەتی و دژبنکارانە تێڕەوانینی بووە بەرامبەر بە کۆمەلگای کوردستان، یان بە واتایەکی دیکە بە قەولی کریس کۆچرا ئاڵێت
بارودۆخێک زاڵ بووە بەسەر کۆمەلگای کوردستاندا لە مێژە کە هەموو تاکیی کورد ژیانێکی سیاسی هەیە کەوایە بە لەبەر چاوگرتنی ئەو بارودۆخە سیاسی کە زاڵە بەسەر کوردستاندا کۆماری ئیسلامیش دەستی باڵای هەبووە لەبەرەوەی کە کۆماری ئیسلامی بەهابوونی کەرەستەی مادی بەبوونی هێزێکی زەبەلاحی نظامی هەردەم هەوڵی داوە بە شێوازی جیاجیا تەرح و پیلانهایەکی دژمنکارانە بەرامبەر بە خەڵکی کوردستان بەتایبەت توێژی گەنج و لاوی کوردستان هەڵبگرێ یەکێک لەو پیلانە دژمنکارانەیە ئەوەیە کە بڵاوکردنەوەی مادەی هۆشبەرە یەکێک لە پیلانە دوورمەوداکانی کە ساڵانێکە وەکو سیاسەتێکی نەگۆڕەچاوی کردووە مەسەلەی یادیاردەی بەسیجگیریە ئێمە و سەرجەم لاوانی خەباتکاری کوردستان دەبێت بە شێوەیەکی وشیارانە و بوێرانە بەرەنگاری وەها دیاردەگەلێکی ناشرین و ناحەز بن کە لەلایەن دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیەوە دژی کۆمەڵانی خەڵک بەتایبەت لاوان ڕەچاو دەکرێت بوەستنەوە بۆ ئەم بەبەستەش دەبێت بە چاوێکی کراوەوە سەیری دەوروبەری خۆیان بکەن سەیری ئەوە بکەن کە بزان تەرح و پیلانی جمهوری ئیسلامی لە چه قۆناغێکدایە و بە پێی تێپەڕبوونی ڕەوتی مێژوو پیلانەکانی یا پرۆژە دژمنکارانەکانی بەرامبەر بە خەڵکی کوردستان گۆڕانی بەسەردادێت ئەو کات هەروەکە کۆمەڵانی خەڵکی کوردستان لە بیریانە لاوانی خەباتکاری کوردستان بە چەکی کەلاشنکۆف و بە چەکی قەڵام بەرەنگاریان لە دەستکەوت و ئامانجەکانی شۆڕشی ساڵی 57 دەکرد کە سیاسەتی کۆماری ئیسلامی لە قۆناغی دیاریکراوی خۆی داوە بوو کە بەرامبەر بە لاوانی خەباتکاری کوردستان کە پێشمەرگە بوون لە شاخەکانی کوردستان بە هێزی نظامی و هێزی سەرکوتگەری هەوڵیدا کە ئەو ڕەوتە لەبار بەرێ بەڵام لە قۆناغی دواتردا ئەوە بوو کە هەم بە هەزینەیەکی کەمتر هەم بە هێزی مرۆییەکی کەمترەوە هەم ئەوەی کە دەنگدانەوەیەکی جیهانی نییە بۆ سەرکوتی لاوانی کوردستان مەسلەی بڵاوکردنەوەی مادەی هۆشبەری لە کوردستاندا بڵاو کردەوە وەکو پیلانێک هێنایە بەر پرۆژەکانی خۆیەوە و تا بە ئەمڕۆژ وەکو سیاسەتێک دژی لاوانی کوردستان ڕەچاوی کردووە بۆ ئەم بەبەستە ئێمە دەبێت و سەرجەم لاوانی خەباتکار زۆر بە چاوێکی وریاییانەوە زۆر بە بیرێکی تیژەوە دژایەتی و بەرەنگاری خۆیان بەرامبەر بە وەها سیاسەتێکە لەلایەن کۆماری ئیسلامیەوە دژی لاوان ڕەچاوەکرێت بەری پێبگرن و پێشی پێبگرن و هەوڵ بدەن ئەو کەسانیش کە بە جۆری لە جۆرەکان تووشی مادەی هۆشبەر بوون نەجاتیان بن لەوە هەبارودۆخێکدا کە ئەمە خۆیش دەتوانێت خەباتێکی هەم سیاسی بێت هەم کۆمەڵایەتی و هەم تەندروستیش بێت. سپاس بۆ ئێوەش. دڵی پڕ هومێدیمەت پێشکەش دڵنگی هەردی وڵات هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕ هومێدیمەت پێشکەش. هاوکات لەگەڵ ئەوەی ئەم هێزە ئەو پەڕی هەوڵی خۆی داوە لە بواری ڕووناکبیری و گەشەی کۆمەڵایەتی وشیاری کۆمەڵانی خەڵک بباتە سەرەوە و مۆرکی خۆی بدات لە چالاکیە مەدەنی و جەماوەریەکان بەڵام دیسانەوە بە بایەخەوە گرنگی بە پێشمەرگە و کاری پێشمەرگانە ئەدات. ڕۆن و ئاشکرایە هیچ بوارێکی خەبات پیرۆز و هەمیشەیی نییە و بە پێی گۆڕانکاری و ئاڵوگۆڕەکان شێوازەکانی خەباتیش دەکرێت گۆڕانی بەسەردا بێت. ئاشکرایە کە ئێستاکەش خەڵکی کورد خۆی لە بەرامبەر دوژمنێکدا دەبینێت کە پاش 35 ساڵ دەسەڵاتدارەتی لە گۆشەنگایەکی ئەمنیەتیەوە سەیری کوردستان دەکات و وەک یەکێک لە دیکتاتۆرترین ڕژیمەکانی جیهانی پێناسە دەکرێت. سەرەتا بە خێراتنی جنابتانەکەم بەر لە وەڵامی پرسیارەکەتان ڕۆژی 31 جۆزەردان بە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و بە بنەماڵەی شەهیدە سەربەرزەکانی کۆمەڵە پیرۆزبایی ئەڵێم. بۆ وەڵامی پرسیارەکەتان من پەیامێکی ئۆتۆم نییە بۆ ژنان بەڵام وەک ژنێکی پێشمەرگە قسەم ئەوەیە ڕوو بە ژنان کە ژنانی ئێمە ئەزانن ئێمە وەکو نەتەوەیەکی بندەست لەژێر فشاری کۆماری ئیسلامی داین و زڵم و زۆری فرەمان لێچێ ژنانی ئێمەش ناوێ بێدەنگ بن و بۆ گەیشتن بە مافەکانی خۆیان ئەبێ هەوڵ بدەن و بێنە ڕێزەکانی خەباتەوە
من وەکو ژنێک پێشمەرگە ڕوو بە ژنانی کوردستانی ڕۆژهەڵات داواکاریم ئەوەیە کە بین ڕێزەکانی خەباتەوە حزبی کۆمەڵە وەک ئەوەڵین حزبێک کە ژنانی هاوردە ئەرسەی خەباتەوە ئەتوانێت دەواازەیەک بێت بۆ گەیشتن بە مافەکان بۆ گەیشتن بە مافەکانمان و بۆ ئەوەی کە ئێمە لەو دەواازە بتوانین داواکاری حەقوازیەکانی خۆمان بین. تەنیا شەرت ئەوەش نییە کە ژنانی ئێمە چەک لە شانیان بێت و خەباتی چەکداری بکەن ئەتوانن لە تەریق ئینجیۆکانەوە لە تەریق ڕێکخراوەکانەوە داواکاری مافەکانی خۆیان بن. ئێمە هەرێستا لە کۆمەڵەدا ڕێکخراوەیەکمان هەیە بەناو کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵاتەوە کە ژنانی ئێمە ئەتوانن لەو دەواازەیشەوە پەیوەندی لەگەڵ ئێمە بگرن و داواکاری مافەکانی خۆیان بن و بە هیوای ئەو ڕۆژەی کە یەکڕێزی لە بین توا و ژنانی ئێمە پێک بێت و بتوانین بە مافەکانی خۆمان بگەین و هەوڵی زیاتر بین بۆ گەیشتن بە مافەکانمان و ئیفای نەخشی زیاترمان بێت لە توا و ئەرسەکانی مەیانی خەباتدا. ئەم نیزامە دەست لە هیچ چەشنە دوژمنکاریەک لە بزوتنەوەی کورد ناپارێزێت و ئەو پەڕی هەوڵی خۆشی ئەدات بۆ سەرکوتو لە ناوبردنی. بەپێ ئەم لێکدانەوە کورتە پێویستە بوترێت کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە گرنگی تایبەتی خۆی هەیە و هاوکات لەگەڵ ئەوەی کۆمەڵە خۆی بە ئاڵا هەڵگری خەباتی سیاسی و مەدەنی و دەماوەری دەزانێ و لەو پێناوەشدا دەستکەوتی گرنگی بەدەست هێناوە و لە بەرابەریشدا دوژمنەکەی خاوەن هێزێکی کۆنەپەرست و بە بیری ئازادی کوژی گۆش کراون و ڕۆژ نییە بە شێوازی زۆرا و جۆر خەڵکی کورد نەکەوێتە بەرتەقەی هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی و گیانیان لەدەست نەدەن. بۆیە بوونی هێزی پێشمەرگە گرنگی تایبەتی بۆ کۆمەڵە هەیە و ئەم هێزە لە پێناو بەسەرکەوتن گەیاندنی ئامانجەڕەواکانی کۆمەڵە بوونی پێویستە و لە کاتی دیاریکراودا ئەم هێزە دیسانەوە لە مەیداندا دەوری سەرەکی دەبێنێت لە پاکردنەوەی هێزە داگیرکەرەکان لە کوردستاندا. سەرەتا بەبوونەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە لە قوڵای دڵەوە پیرۆزبایی لە هەموو خەڵکی ئازادی خوازی کوردستان بەگشتی و بنەماڵی سەربەرزی جانبەخت کردوانی کۆمەڵە سەرکردایەتی کۆمەڵە برینداران و کەمەندەمانی کۆمەڵە تێکۆشەرانی نهێنی زیندانیانی سیاسی و لایەنگران و خەمخۆرانی ڕێبازی کۆمەڵە بە تایبەتی دەکەم. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵاوە بیرهێنەرەوەی زۆر ڕووداوی خۆش و ناخۆشە. ناخۆشەکەی بەڕاستی ناخۆشەکەی لەوەدایە کە یەکێک لە قارەمانانی زیندان و شۆڕژگەری مەیدانی خەبات کاکخانەی معینی ناسا و کاک سعیدی معینی ناسا بە خانەی معینی بەداخەوە لە سوێکی جۆزەداندا جانی بەخت کرد. ئەگەر چی جان بەختکردنەکەی شتێکی زۆر قورس و سەخت و ناخۆش بوو، بەڵام لە هەمان کاتدا چاندنی تۆوێک بوو کە لە کوردستان چاندرا و دەیان و سەدان و بگرە هەزاران کچ و کوڕی شار و دیاتی کوردستان هاتنە ناو ڕێزی پر لە شانازی پێشمەرگەی کۆمەڵەوە و ئەوە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی تۆوی خەبات تۆوی بەرەنگاری لەگەڵ هەر جۆرە ستەمێک بە تایبەت ستەمی نەتەوایەتی بکرێ. بەڵامی تر دیارە دەستکەوتی باشیش بۆ پێشمەرگەی کۆمەڵە هیچ وەخت تەوەهومی نەبوو بە جمهوری ئیسلامی وە سەرسەختانە لە بەرابەر داگیرکەرانی کوردستان مقاومەتیان کردو و زۆر کەسیش لەو ڕێگادا جانی ئازیزیان بەخت کردو. گرنگی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە چییە؟ ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەلای منەوە بەڕاستی ڕۆژێکی مقدسە، ڕۆژێکی پر لە شانازیە، پر لە سەروەریە بۆ خەباتی خەڵکی فەقیر و چەوساوە
بە تایبەتی بەگشتیش بۆ بزوتنەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان. ینی بەڕاستی ئینسان وەختێک وە ئەو پرسیاران دەکرێت نوتقت دەبەسترێ، ینی تۆ دەکەوێت نێو بەحرێک کە نازانی لە چۆ دەست پێ بکەیت، چونکە ڕووداوی زۆر خۆش و زۆر ناخۆش بۆ ئەوانە. بەڵام من پێم وایە گرنگی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ئەوەیە کە لاوان و کچان و کوڕانی خەڵکی کوردستان بە پێ نێو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە واگەن نەشیان توانی بێن بۆ پێشمەرگاتی دەتوان لە نێو تشکیلات و ڕێکخراوەکانی نهێنی لە شار و دیات کار و چالاکی بکەنەوە، هەر کەسە لە جێی خۆی و بە سەهمی خۆی بتوانێت خزمەت بەو ڕێبازە بکەین بۆەوەی کە زووتر بە ئامانجەکانمان بگەین. ڕۆژی کۆمەڵە ینی بەڕاستی سەختە ئینسان بتوانێت وەسفیکە، یا من ناتوانم بەڕاستی وەسفی بکەم، بەڵام لە هەمان کاتدا ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی پڕ لە فداکاری، لە سداقەت، سەمیمیەت، دڵسۆزی بە خاک و وڵات و بە خەڵکی فەقیر و هەژارە. پێشمەرگە و خەباتی پارتیزانی و تەکداری هەڵگری ئاڵای ستایل و جۆرێکی نوێ لە ژیانن، ژیانێک کە سەرکەشە بەرامبەر دەسەڵاتی چەوسێنەر و کوڕنۆش دەبات بۆ ڕاستی و یەکسانی و خەڵکی بێدەسەڵات. مێژووی خەباتی پارتیزانی و بەرەنگاری نەتەوە و گەلێک لە پێناو پاراستنی کەرامەتی نیشتمان و کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و سەروەریەکانی، مێژوویەکی پرشنگدارە و گەل و نیشتمان لەو پەڕی دەستکورتی و بوونی هەڕەشەی شەڕ و ماڵوێرانی و گوشاری بێوتانی حاکمان و چڕترکردنەوەی تەنگەژە و هێرشی فکری و کولتوری و سەربازی لە ڕێگای هێزەدا پڵۆسێنەرەکان خۆڕاگریان کردوتە بنەمایەک بۆ پاراستنی خۆیان. بەڕێستان وەک لاوێکە ئێستا لە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵن، شەخصە و باسێکت ڕوو بۆ کچ و کوڕانەی هەیە کە هاوتەمەنی خۆتن لە کوردستانی ڕۆژهەڵات. وەڵێ هەرچی چوین میسلام و ڕزم هەن ببینێرەکە و ڕۆژهەڵاتیوی مسلە من سیلۆکۆ جۆزەدانی ڕۆ پێشمەرگە کۆمەڵی تایبەتی ویش هەن منیش پیرۆز بەهیج مەکەر و جە بنەماڵۆ شەهیدا جە خانەوادە و پێشمەرگەکە چا تێکۆشەرانە کە زەحمەت چاگەشان لاوا ئێمە مەشۆ تایبەتی زۆرتر بیدۆپەنەشا ویشا گرنگی با بە وەزیەتەکەی کەیسە هەنیشەنەشەنە جە جمهوری ئیسلامینە، چونکە کۆمار و ئیسلامی بە سیاسەتە چەپەڵەکە ویش و دژە مرۆڤانە ویش زۆر کار مەکەڕۆ سەرەوە بە تایبەت لاوا ئێمەوە هەپا جۆرە کە دیارن 70% جەمعیەتەوە ئێرانی لاون و تایبەتی فرەشن و خوێندکارێنێ و مەتاوا تەئسیرگوزاری بووە سەر و شۆڕشەکەی بە سیاسەتە چەپەڵەکە ویش ئاگاهانە مافیاکا و کۆمار و ئیسلامی هەپا جۆرە بانگبێژەرا و دەوڵەتی کۆمار و ئیسلامی بسە و سپا و پاسدارانی معزەلاتی بسە و ئاتیادی بسە و بێکاری و بسۆ فەقری فەحشای ئینانە جە لێ مردوین و لێ لاوەکانە پەخش و مەکەرە پێیانێ بتاوە سیاسەتەکە ویشە چەسب ناسەر و لاوارە و مەشە و ئاگاهێ بووە لاوەکە ئێمە و زۆر گەرنگی ناپی وەزیەتیە و زۆر ئاگاهانە بەرخۆردکەرەچەنی مۆزوعەکە. زۆر سپاس. بژیت سپاس. شەکەندووە ئاڵا بەدەستی خاراوت، کەڕەت شەکەندووە ئاڵا بەدەستی خاراوت، دەگەی لە کوسپ و بواران بە هەستی پاراوت، بە هەستی پاراوت، کەڕەت شەکەندووە بەهەستی پاراوت، بەهەستی پاراوت، سڵاوی گەرمی دڵی پڕ هومێدیمەت پێشکەش، بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی. ژیانی مرۆڤایەتی لە سەرەتاوە تاکو ئێستا لە قۆناغە جیاوازەکانی مێژوودا جۆرێک لە ستایلی ژیانی هاوبەشی بەخۆ بینیوە. ژیان لە چوارچێوەی دیاریکراودا پێناسە کراوە و هەر لەو چوارچێوەشدا زۆرترین زوڵم و زۆر لە زۆری نەکراوە و ئازادی خێنکێندراوە. بەڵام ئەو جۆرە لە ژیان هەر بەردەوام بووە و تا ئێستاش بەردەوامە.
بەڵام هەر لە ڕاپەڕینەکەی سپارتاکوسەوە بگرە تا ئێستاکە کۆمەڵێک کەسی ئاوارتە و جیاواز شێوازی ڕوتینی ژیان کە مێژوویەکی کۆنی هەبووە قبول نەکردووە و ژیانێکی نوێیان خوڵقاندووە. سیوێکی جۆزەدان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لای ئێوە وە بیرهێنەرەوەی چییە؟ بەڵێ لە سەرەتادا پێم خۆشە پڕ بەدڵ بە بۆنەی سیوێکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پیرۆزبای بڵم بەسەر زەم بنەماڵی شەهیدان و سەرجەم پێشمەرگە قارەمانەکانی پێشمەرگە قارەمانە دێرینەکانەوە لە هەمان حاڵا پێشمەرگەکان وای ئێستاکە چەکی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵیان لە شانە ئەوەی ڕاستی بێگەمان هەیە لە ڕابطە لەگەڵ تایبەتمەندیەکان و خصلەت و شاخسەهای ئەسڵی پێشمەرگەی کۆمەڵە قسەگەین ڕەنگ بێ لە مەجالێکی ئەوە کوردان نتوانین هەموو لایەن و هەموو ئەلفەکانی باس بکەین بەڵام ئەساسن پێشمەرگەی کۆمەڵە پاتەوزۆ بە مێژووی چەندین ساڵە لە خەبات و تێکۆشانی وەک هێزێک ناسراوە لە کوردستاندا لە پانتایی مەیدانی خەبات و تێکۆشانی پێشمەرگانەدا هێزێکە کە سەرنمونەی سداقەت لێ هاتووی لە خۆبردووی و فداکاریە لە مەیدانە جیاوازەکانی خەبات و تێکۆشاندا لە دژی داگیرکردنی کوردستان هەرۆ خۆتان ئاگادارن کاتێک هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕاگەیەندرا لەلایەن کۆمەڵەوە پاش شەهیدبوونی ڕێبەری سەرکردا کاکخانەی معینی خەڵکی چینی خەڵکی چەوساوە بێبەشی کوردستان هێزێکی ئۆتۆ هێزێکی پشتیوان و داکۆکی کەری لە خۆیان نەدەدی لە ناو مەیدانی خەبات و تێکۆشاندا لە کوردستانی ئێراندا بم بۆنەوە کاتێکم هێزە دێتە مەیدان بۆ خەبات و تێکۆشان وەکو هێزێک دەکە خۆی بە پشتیوان و بە داکۆکیکەری داکۆکیکەری ڕاستەقینەی مافەکانی خەڵکی کورد دەزانێت بە تایبەتچینی کرێکار و زەحمەتیەکی کوردستان لەو بەدوەوە دڵگەرم بوون بۆ کە هێزێکەیە لە مەیداندا کە پشتیوانی ڕاستەقینەی ئەوانە داکۆکی لە ماف و خواستە بەرینەکانیان دەکا وام هێزە هەتا هاتووشە توانیوەتی لە ماوەی چەندین ساڵ خەبات و تێکۆشانی خۆیدا لەگەڵ هەڵگرتنی کۆمەڵێک بەدەستێنانی کۆمەڵێک ئەزمون لە تاقیگە جۆرە و جۆرەکانی خەباتی پێشمەرگانەدا کۆمەڵێک ئەزمموی بەنر بۆ خۆی بەدەستبێنێت کە هەرێک لەو ئەزمونانە دەتوانین وەکو دیارەکی بەنر بۆ کۆمەلگای کوردستان و بەتایبەت بۆ هێزی سەربازی و هێزی پێشمەرگانی کۆمەڵە چاوی لێ بکەین. هێزی پێشمەرگەی کۆمەڵە پاش هاتنە مەیدانی لە خەبات و تێکۆشاندا توانی کۆمەڵێک ڕفتاری تازە کۆمەڵک خەسوکەوتی جوان و کۆمەڵێک خەلاقیەت و داهێنانی تازە بکات لە مەیدان و لە نەبەردە جۆرەکانی شەڕدا پێم خۆشەوە بیری بێنمەوە هاتنە ئارەی هێزی پێشمەرگەی ژنوە شان بەشان چەکی هەڵگرتنی چەکی پڕ لە شانازی بۆ وەدیهێنانی مافە یەکسانی خوازەکانی کۆمەڵەوە بۆ وەدیهێنانی کۆمەلگایەکی عەداڵەت تەوەر لە کۆمەلگای کوردستانە شاخسێکی دیکەی پێشمەرگەی کۆمەڵەیە فداکاری لە مەیدانەکانی نەبەردا شەڕ لە دژی داگیرکردنی کوردستان لەو پەڕی بێ ئیمکاناتیدا لەو پەڕی دەستکورتی هێزی پێشمەرگەدا بە لە حازی مادیەوە و تەنیا هێزی بیرروباوەڕ و هێزی لە بنهاتوی ورە و تێکۆشان و وزەی شۆڕژگەڕانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بووە کە توانیوێتی لە مەیدانەکانی شەڕدا بە شێوەیەکی سەرکەوتوانە بێتە دەرەوە ڕووسوری کۆمەلگای کوردستان بێت ئەم هێزە سەرفەن وەک زۆر زار باسی دەکەن هێزێکی چەک لەشان نییە دیارە هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە مەیدانەکانی شەڕدا دژی کۆنەپەرستی و دژی خەفەقان و ئیستبدادی کۆماری ئیسلامی چەکی لەشاندا بۆ بەڵام بەردەوام ئەم هێزە هێزێکی وشیاری دەر هێزێکی ڕزگاری خواز بووە لە مەیدانی ڕووناکبیری لە مەیدانی کولتوری و لە مەیدانی سیاسیدا ئاڵا هەڵگری بیرروباوەڕێکی شۆڕژگەڕانە بووە کە بەردەوام خۆی بە پشتیوانی سەرێکی خەڵکی چەوساوە و کرێکار و هەموو چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگای کوردستان دەزانێت ئەم هێزە بە هۆی باگراوندێکی سیاسی بەنرغ لە هەمان هەڵدا بەهۆی کولتورێکی بەرزی کە لەلایەن کۆمەڵەوە بە زۆر لەلایەن هێزێکی سیاسی وەکو کۆمەڵەوە پەروەردەکراوە توانیوێتی لە کۆمەڵێک لایەن و کۆمەڵێک مەیدانی دیکەی خەبات و تێکۆشان دژی داگیرکردن دەور ببینێ بۆ نمونە ئێمە ئەگە وەبیرتان بێنینەوە وەبیری بێنمەوە پێویستە بڵم کاتێک پێشمەرگەی کۆمەڵە هاوکات لەگەڵەوەی کەچێکی پڕ لە شانازی لەشان بوو شاخ بە شاخ و دۆڵ بە دۆڵی کۆمەلگای کوردستان گەڕاوە شەڕێکی ڕۆ لە دژی داگیرکردن هاوکات لەگەڵەوە کۆڵەپشتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە کتێبی تێدا بووە بەشێکی زۆر لە مامۆستایان بەشێکی زۆر لە تەیفی خوێندەوار و ڕووناکبیری کۆمەلگای کوردستان لە سەردەمێکی مشەخەص و مایەندا هاتنێ ڕۆژێکی کۆمەڵەوە وتوانیان بە بەهێزکردنی ئەم هێزە تازەیە کە لە عەرسەی کۆمەلگای کوردستاندا بوونی نەبوو و نامۆ بوو بەڕاستی لە سەردەمێکدا توانیان دەور و کاریگەر و تاسیرگوزار بگێڕن لە بەرنەسەرەوەی وشیاری سیاسی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەمە شەوای کردووە ئێستاکەم هێزە ببێتە وێردی سەر زمانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و لە هەر مەحفەل و لە هەر کۆبوونەوە دانیشتنێکدا کە باسی تێکۆشان و باسی شۆڕژگەڕی و باسی خەبات و خۆڕاگری پێشمەرگە لە سەرتاسەری کوردستاندا دەکرێت باسی بەبێ باسی پێشمەرگەی کۆمەڵە ئەمە نایەتەدی و ئەم هێزە تا هاتووە ئێستاکەش خۆی پەروەردە کردووە بەهێز بووە و توانیوەتی لە عەرسەهای جۆرا و جۆری خەبات و تێکۆشاندا ئەم سەردەمەش دەور بگێڕێت
جێخۆێتی ئەوەش لە ئێستاکەدا بڵێ نەویش ئەوەیە ڕنگ بێ سەردەمێک بەهۆی بارودۆخێکی کە لە کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵاتدا بە جۆری خۆڵقا بوو هێزی پێشمەرگە سەرفەن بەشێکی زۆری چالەکیەکانی لە مەدانی خەبات و تێکۆشانی پێشمەرگانەدا بوو بەڵام ئێستاکە بە لە بەرساوگرتن و بارودۆخی ئێستاکەی کوردستان ئەم هێزە بەشێکی زۆری دەتوانم بڵم لە عرسەهای زۆرە زۆری شاخەریک سەرقاڵی چالاکی و تێکۆشانە بۆ نمونەیە ئێستاکە پێشمەرگەمان هەیە نووسەرە پێشمەرگەمان هەیە ڕۆژنامە نووسە پێشمەرگەمان هەیە لە زانکۆکانی کوردستانە خەریکی دەرس خوێندنن پێشمەرگەمان هەیە لە عرسەی هونەری لە عرسی موزیک لە عرسەی بواری فەرهەنگیدا نەخش و چالاکی گرنگ دەگەڕنەوە هەموو بەتایبەت لە بواری ڕاگەاندندا لە تیڤەکاندا خۆتان شاهدن هەمووی لەسەرشانی پێشمەرگەی کۆمەڵە و لەسەرشانی ئەو کوڕ و کسە تێکۆشەرانەیە کە هەموو تەمەنی خۆیان لە پێناو خەبات و تێکۆشاندا بۆ بە سەرکەوتنگەاندنی بزوتنەوەی ڕزگاری خوازانی کوردستان بە ڕێبەرایەتی کۆمەڵە خستۆتە سەرشان وە ئەوەی لە دەستیان هاتبێ کۆتاییان نەکردووە لەو بارەدا. سپاس بۆ بەڕست. سپاس بۆ بەشت.